هندستانیا لە بەشی تەکنەلۆجیای زانیاری بەشداریم کردو بە پرۆجێکتێک بەناوی وەتەر سیستەم پلانەوانێ کە ئەگەر خاکەکەمان وشک بێ ئۆتۆماتیکی دەستەکە بە ئاودانی خاکە وشکەکەمان و ئەگەر خاکەکە شوانتر بێ ماتۆرەکەمان دەستەکە بە گوشانەوە هیچی شێک ناکات بۆمە بیرۆکەیەکی جوان بوو بەلامەوانێ و ئەو شتە زۆر کەمە و هەر لەوە بهێنە تاکو نیشتەکانم پێیاکە نزیکەی هەفتەیەک بەڵام هەرەوەی گەشتمە دروستکردنی و چاکردنی نیشتەکان شەو ڕۆژە بۆ 2 ڕۆژ ئاوە خەریک بوو تاپان کاراسانێکی زۆرمان بۆ ئەکات تۆ ناتوانانی هەموو ڕۆژە بۆ نوێچتە ئەو شوێنی کە زەراعەتەکە و لێ کردووە مان هەن لە ڕێگەی دوکمەیەکان و تۆ ئیشەکە ئاسانترە بێت و زۆر باشە بێت بۆمان وڵا تەبانەمە پرۆژەکەی من بچووکە بەڵام ئەگەر پەرەی پێ بدرێت و گەورە بکرێت زۆر باشە بێت و کاراسانیەکات بۆ هەموو جوتیارەکان و ئەو کەسانی خەڵکی زەراعەتن جوتیارێک بیەوێت بۆ کێڵگەکەی ئەمە بەکاربێنێ ئەمە تێچووێکی زۆری دەوێت والله ئەگە بڵین تێچوو ئەگەر زەراعەتەکە زۆر بێت بەڵێ تێچووێکی باشی ئەوێت بەڵام ئەگەریش کەم بێت و ینی ئەوە پەری پێ نەدرێ وەکوی مستا دەبێت نا ئەوەی ناوێت چ شتێکت بەکاری هێناوە بۆی کە بزانرێت گڵاکە وشکە یاخود تەڕە والله هەر لە ڕێگەی ماتۆڕەکەوانە لەگەڵ ئاردینیۆوانە بەکارمان هێناوە